سەبارەت بە گرنگی سەردانەکەی شاندی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان مەسرور بارزانی لەگەڵ بەڕێز ڕیاض و حێلی شرۆڤەکاری سیاسی لە بەغداوە لەگەڵم دەبێت گفتوگۆی لەگەڵ دەکەم. بەڕێز و حێلی سلااوت لێبێت گرنگی ئەم سەردانەی شاندی باڵای حکوومەتی هەرێم و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی ئەو ئەم شاندە سەردانی بەغدای کرد چۆنی دەبینن؟ خی گەورە و مێرەبان سڵاوێکی گەرم بۆ ئێوە بۆ بینەرە بە ڕێزەکانتان بە دڵنیاییەوە ئەم سەردانێکی گرنگە بۆ بەغدا بە تایبەت کە هەندێک کێشە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەیە لەبارەی پرسی نەوت و غاز و پڕۆژە یاسای بودجە ئەو کێشانە پێشبینی دەکەین کە لە ڕێگەی گفتوگۆوە چارەسەر بکرێن و گەیشتنە سیغەیەک لە نێوان بەغدا و هەرێمی کوردستان و دەکرێت لەو ڕێگەیەوە لە 2 مانگی داهاتوودا پڕۆژە یاسای بودجە یەکلایی بکرێتەوە لە پشکی هەرێم لە پڕۆژە یاسای بودجە یەکلایی بکرێتەوە بە تایبەت کە ئێستا هاوپەیمانی ئیدارەی دەوڵات کە بەشێکی ئەو هاوپەیمانێتیە لە پارتی دیموکراتی کوردستان و لایەنە کوردیەکان دیکە پێک هاتووە و هەروەها دواتریش چارەسەرکردنی ئەم کێشانە بەشێکن لە کارنامەی چاکسازیەکانی محەممەد شەیع سوودانی لە حکوومەتەکەیدا ئەو ئەمەش بە دڵنیاییەوە لە بەرژەوەندی عێراق تەواو دەبێت لە بەرژەوەندی نێوان لایەنەکانی عێراق تەواو دەبێت بە تایبەت بۆ داهاتوو کە هەردووک لە خواستیان هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان و دەیانەوێت چەند پرۆژەیەکی هەڵپەسێدراو لە نێوانیاندا هەیە دەیانەوێت بەیەکەوە ئەنجامی بدەن و هیوادارین لە داهاتوودا و ئێمە گەشتبینیشین کە ئەو کێشانە چارەسەر دەکرین لە بەڕێز و حێلی گوتت گەشتبینین یانەی پرسیارەکەم ئەوەیە دڵنیاییەکی تەواو هەیە لەوەی کە ئەم کێشە هەڵپەسێدراوانەی لە نێوان هەردوو لایەندا هەیە بۆ ئەم جارە جیاواز لە جارەکانی ڕابردوو چارەسەر ببن؟ بەدڵنیاییەوە لێرە لێک تێگەیشتن ئەم جارە هەیە لە نێوان هەموو لایەنە سیاسیەکان لەوانەش پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتی ناوەندی تەنانەت ئەو کوتلانە دەکەونە ناو چوارچێوەی هەماهەنگی لێک تێگەیشتنێکی گەورە و لێک نزیکبوونەوەیەکی گەورە لە نێوانیاندا هەیە و ئێمە هیوامان بەوە هەیە و دڵنیاشین لەوەی کە دەگەنە ڕێکەوتنی کۆتایی لەبارەی بۆ چارەسەرکردنی تەواوی کێشەکان و هەروەها ئێمە باوەڕی تەواویشمان هەیە کە حکوومەتی بەڕێز سوودانی بەردەوام دەبێت لە جێبەجێکردنی کارنامەکەی و دەیانەوێت ئەو یاسانەش دەربکرێن کە بوونەتە خاڵی ناکۆکی نێوان لە هەولێر و بەغدا لەوانەش یاسای نەوت و گاز بە تایبەت لەم وەرزەی یاسادانان و ئەمەش لە بەرژەوەندی حکوومەتی عێراق تەواو دەبێت لە هەموو ئەو ناوچانە کە دەسەڵاتی بەڕێز و حێلی چەند جارێک گوتت ئێمە دڵنیاین ینی لەوەی کە ئەم کێشانە چارەسەر دەبن لە نێوان هەردوولادا ینی دیسانەکە دەمەوێت ئەوە بپرسم جیاواز لە جارەکانی ڕابردوودا ئەم جارە بۆچی ئەم دڵنیاییە هەیە هەرچێ دەدوێنی هەر شرۆڤەکارێک هەر کەسێک دڵنیاییەکی هەیە و وەک گەشتبینێکی تەواو دەدا سەبارەت بەمە چ شتێک گوای کردووە ئەم سەردانەی ئەم جارە دڵنیایی تەواو بدات؟ واتە هیچ گومانی تێدانە کە گەلی عێراق بە شێوەیەکی گەشتی نەهامەتی زۆری بینیوە بە گەلی هەرێمی کوردستانیشەوە لە ماوەکانی ڕابردوو بەهۆی ئەو گۆڕانکاریە سیاسیانەی کە لە ناوچەکەدا هەبوو هەروەها دەتوانم بڵێم ئەو قەیرانە سیاسیەکان هەروەها کاریگەری جەنگی نێوان ئۆکرانیا و رووسیاش تەنانەت کاریگەری لەسەر عێراقا بووە هەروەها کاریگەریەکانی بەرزبوونەوەی نرخی دۆلار و هەموو ئەوانەی لە جیهان ڕوودەدات کاریگەری نەرێنی بەسەر عێراقیشەوە هەبووە بۆیە من لەو باوەڕدام کە هەردووک لایەن هەرێمی کوردستان یاخود بەغدا هەوڵ دەدەن ئەو کێشانە چارەسەر ببن و ئەو کاریگەریانە کەم بکەنەوە لەسەر گەلی خۆیان و هەنگاو بەرەو چاکسازی دەنێن و بە هەنگاو بەرەو بۆ کەمکردنەوەی گلەیی و سکاڵای هاوڵاتیانیش دەیانەوێت
هەوڵ بدەن خزمەتێکی زیاتر پێشکەش بە هاوڵاتیان بکەن هەروەها من باوەڕم وایە کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانیش یەکێکی تر دەبێت لە کارنامەی حکوومەت کە دەیەوێت بە زووترین کات جێبەجێ بکاتن چونکە دەیەوێت لەو ڕێگەوە خۆی فۆرمات بکاتەوە تەواوی کێشەکانیش چارەسەر بکرێت و هەروەها هێزە سیاسیەکان دەیانەوێت بە دڵنیاییەوە ئەم جارە نیازێک بۆ چاکسازی لە نێوان لایەنە سیاسیەکان دەرکەوتووە بەو ئاراستەی کە حکوومەتی عێراق هەوڵ بۆ گەلی هەرێمی کوردستانیش وەکو ناوچەکانی دیکەی عێراق بدات بۆ ئەوە هەمویان بکەونە خۆشگوزارانی خزمەتیان بکات. باشە بەڕێز و حەلی لە ماوەکانی ڕابردوودا کەشاندی حکوومەتی هەرێم سەردانی بەغدای دەکرد زۆر جار لێک تێگەیشتنێک هەبوو لە نێوانیانە بەڵام هەندێک لایەن بربەست و گرفتیان بۆ دروست دەکردن بۆ ئەم لێک تێگەیشتنە پێت وایە ئەم جارە هیچ لایەنێک ناتوانێت ئەم ببێتە بربەستێک بۆ ئەم لێک تێگەیشتنەی کە ئەمڕۆ هەیە. من لەو باوەڕەدام هەندێک ئەمە ناڵێن کە هیچ کێشەنینە و لێرەدا هەندێک کێشان بەڵام ئەو کێشانە دەکرێت چارەسەر بکرێن لە ڕێگەی گفتوگۆی ڕاستەوخۆ و سەردانی شاندەکانەوە بە تایبەت کە ئێستا نیازێکی جددی هەیە چ لەلایەن حکوومەتی عێراقەوە یاخود لە لێوان یاخود لە لایەن حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق و چوارچێوەی هەوە مانگیشەوە ئەوان گەیشتونەتە شێوازێک لە لێک تێگەیشتن بۆ چارەسەرکردنی کێشەکان و دەیانەوێت یەکێکیش لەو خاڵانە کە بوونەتە بنەمای ناکۆکی نێوان هەردوو لە یاسای نەوت و گازە و دەکرێت لە ڕێگەی دەرکردنی ئەو یاسایەوە ئەمە نمونەیەکی بچووکە لە هەموو کێشەکە بۆ هەموو کێشەکانی دیکە دەکرێت لە ڕێگەی دەرکردنی ئەو یاسایە ئەو کێشانە چارەسەر بکرێت و لە پێویستە لایەنەکانیش لە ناوخۆیان بگەنە ڕێککەوتن چ لایەنە کوردیەکان لەگەڵ یەکتر و لایەنەکانی بەغدا لەگەڵ یەکتر یاخۆت لایەنەکانی هەرێم و بەغدا لەگەڵ یەک و من لەو باوەڕەدام کە بگەنە بڕیاری کۆتایی لەبارەی پشکی هەرێمی کوردستانیش لە پرۆژە یاسای بودجە و لەو سەردانەشدا لەو گفتوگویانەدا ئەو بڕیاری کۆتایی لەبارەیەوە دەدرێت و ئێستا بە تایبەت کە هاوڵاتیان پێویستی زۆریان بە دەرکردنی ئەو پرۆژە یاسای هەیە بە ڕەواتیدان بەو یاسای هەیە چ لە ڕووی پرۆژە خزمەتگوزاری یاخۆت لە ڕووی شایستە داراییەکانەوە تەنانەت هەرێمی کوردستانیش پێویستی بە بودجە هەیە بۆ دابەشکردنی موچەی فەرمانبەران و ئەنجامدانی پرۆژەکان بۆیە من لەو باوەڕدام لەم مانگەدا ڕێگەیەکی کورد بگرنەبەر بۆ بە تێپەڕاندنی پرۆژە یاسای بودجە لە پەرلەمان بە کورتترین کات. بەڕێز و حێلی یەکێک لەو بابەتانەی کە گفتوگۆی لەبارەوە کراوە لێک تێگەیشتنی لەبارەوە کراوە ئەویش بابەتی ڕێککەوتنی شنگالە ینی ڕێککەوتنی شنگال ئایا حکوومەتی عراقی دەتوانێت ئەم گرفتە چارەسەر بکات کە تا ئێستا بە هەڵپەسێدراوی ماوەتەوە ینی بەوەکەوەی کە باسی لێوە دەکرێت نەک تەنیا ئەمە پەیوەندی بەلایەنێکەوە هەبێت ڕەنگە بابەتەکە دەسوەردانی ئیقلیمی شەبێت ئایا دەسوەردانی ئیقلیمی لێ دەگەڕێ عراق ئەم گرفتە چارەسەر بکات کە ئەمڕۆ لێک تێگەیشتنی لەبارەوە کراوە؟ من لەو باوەڕەدام کە لێرە کۆدەنگیەک هەیە لەلایەن هەموو لایەنە سیاسیەکانی عێراقەوە بۆ چارەسەرکردنی کێشە هەڵپەسێردراوەکانی نێوان لایەنە سیاسیەکان و ئەویش لە ڕێگەی تێگەیشتن و گەیشتن بە ڕێککەوتنەوە و باوەڕم وایە کە ئەو ڕێککەوتنانە لەوانەیە من ناتوانم بڵێم کە ئەم ڕێککەوتنانە بە بڕیاری کۆتاییان لەسەر دراوە بەڵام بە جگە لە لایەنەکان ڕەتی دەکەنەوە دەستوەردانی دەرەکی لەو پرسانەدا هەبێت و دەیانەوێت لە ڕێگەی گفتوگۆ و دانوستانەوە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا بگەن بە شێوازێک لە چارەسەرکردنی نەک تەنها بۆ ڕێککەوتنی شنگال بەڵکو بۆ هەموو پرسە هەڵپەسێردراوەکانی نێوان هەردوولا. بەڵێ بەڕێز ڕیاض و حێلی شرۆفەکاری سیاسی لە بەغداوە لەگەڵم بووی زۆر سپاس ماندوومان کردیت.